السلام عليكم ورحمة الله وبركاته. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدًا رسول الله. أشهد أن محمدًا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. الحمد لله. اللهم لك الحمد حتى ترضى، ولك الحمد بعد الرضا، ولك الحمد إذا رضيت. سبحانك سبحانك، من تكلم سمعت نطقه، ومن سكت علمت سره، ومن عاش فعليك رزقه، ومن مات فإليك منقلبه. كفانا فخرا أن تكون لنا ربا، وكفانا عزا أن نكون لك عبيدا. سبحانك خالقي، عميت عين لا تراك عليها رقيبا، وخسرت صفقة عبد لم تجعل له من ودك نصيبا. الحلال ما أحللت، والحرام ما حرمت، والدين ما شرعت، والقلوب لك مفضية، والسر عندك علانية. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، شهادة ننجو بها من النزغات ونعلو بها أعلى الدرجات. وأشهد أن محمدًا عبده ورسوله، بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة فكشف به الغمة، وتركنا على المحجة البيضاء
ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك وترك فينا ما إن تمسكنا به لن نضل أبدا كتاب الله وسنته. اللهم صل وسلم على هذا النبي الكريم صاحب الخلق العظيم الذي قال الله له وما أرسلناك إلا رحمة للعالمين، وصلاة الله وسلامه على آله وصحبه الأخيار ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد فأستفتح بالذي هو خير، فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. بران خوشکانی مسلمان، پێشەکی سپاسی برانی بۆ دەکەم کەوا ئەمڕۆ وەکو میوانێک لە بۆردی سەلاحەدین سنتەری ڤرجینیاوە هاتووم بۆ ئەم شارە. هەرویستم خۆم بناسێنم بێ ئەوە پێشەوەی وتارەکە دەست پێ بکەم. وتاری ئەمڕۆم دەمەوێت بە کورتی پێشەوەی بچمە ناو تەوەری وتارەکەمانەوە باس لە شتێ بکەم کەوا زۆربەی پێغەمبەران سڵای خودایان لێبێت پێیدا ڕۆیشتون. ئەویش مۆزەعی کۆچکردنە، هیجرەتە. تەماشاکەی ئێمەی مرۆڤ یەکەم حاڵەتی کۆچکردن ناسیومانە لەسەر ئەم عەرزە کۆچکردنی پێغەمبەر ئادەم بوو عەلەیهی سەڵات وەسەلام، کەوا لە بەهەشتەوە کۆچی کردووە بەرەو ئەم عەرزە کەوا ئێمەی لێ دروست بووین دوایەوە. دوایەوەش ئەگە بینە خوارەوە تەماشاکەین حەزرەتی نوح هەمان شێوە کۆچی کردووە لە عەرزی زەڵالەتەوە بۆ عەرزێکی ئاشتی، بۆ عەرزێکەوە بتوانێت تەوحید کا لە ناوی. دوای ئەوە پێغەمبەر ئیبراهیم، باوکمان ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام هەمان شێوە لە وڵاتی کوفرەوە کۆچی کردووە، دوورکەوتەوە لە باوک و لە دۆستی خۆی بۆی بچێتە وڵاتێکەوە بتوانێت دینی خۆی بە ئاشکرایی ئەو تەوحیدە بڵاو کاتەوە. اینجاش دوای ئەوە دین تەماشاکەین حەزرەت پێغەمبەر لوط عەلەیهی سەڵات وەسەلام. اینجا دوای ئەوە پێغەمبەر موسا عەلەیهی سەلام کەوا تەوەری وتاری ئەمڕۆم لەسەر پێغەمبەر موسا و فیرعەونە. اینجاش دوای ئەوە دینەوە لەسەر کۆچکردنی پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو کۆچکردنە بەناوبانگی کەوا کردی لە وڵاتی مەککەوە بۆ مەدینە، کەوا ئەم مانگە مانگی سەفەرە دووەم مانگی هیجریە، وەکو ئاگاتان لێبوو لە مانگی محەڕەم شت زۆر زۆر ڕوویدا لە تاریخی ئیسلامیدا، ئەمەش دووەم مانگی هیجری ئێمە دەیبینین. جاگەر بینەوە بۆ تەوەری موسا دوو شت هەیە، دوو خاڵ هەیە حەز دەکەم ئەمڕۆ لە ناو خەیاڵت بێ ئەگەر دەڕۆیتە دەرەوە لەم وتارەدا. یەکەمیان ئەوەیە کەوا دوو حاڵەتی دوو سیفەتی فیرعەون هەیە باسی دەکەین. ئەو دوو سیفەتەی فیرعەونت لە خەیاڵ بێت، لەبەر هۆی کاتەکەی ئەمڕۆ بە تایبەتی ناچین باسی هەموو چیرۆکەکە بکەین، چیرۆکی موسا و فیرعەون، چکاتی زۆربەتان ئەگە قورئان دەخوێنن دەبینن کەوا چیرۆکی موسا و فیرعەون زۆر دووبارە بۆتەوە لە زۆربەی سوورەتەکانی قورئاندا. بۆیە لە وتاری ئەمڕۆ باس لە دوو سیفەت، لە دوو ڕەفتاری فیرعەون دەکەین کەوا کردوێتی بەرامبەر پێغەمبەر موسا، بەهۆیەوە کەوا پێغەمبەر موسا کۆچی کرد و دوورکەوتەوە لەو وڵاتی کەوا لی دەژیاکەوە لە وڵاتی مصر بوو. اینجا دەمەوێت ئەو دوو سیفەتەتان لەبیر بێت. دۆمیشیان دەمەوێت بزانن کەوا ئەو چیرۆکانی کەوا دەیخوێنینەوە لە قورئاندا ئەو جۆرە فیرعەونانە بەردەوام دەیان بینین. ئەگە تەماشای سەدەی ڕابردووکەی، تەماشای ئەم سەدەیە بکەی، ئەمڕۆ تەماشای مۆبایلەکانی خۆمان بکەین، تەماشای تەلڤیزیۆن بکەین، ئەو جۆرە فیرعەونانە دایم دووبارە دەبنەوە. بۆیە ئێمەی موسڵمان ئەوە نامەیەکە بۆ ئێمە، بۆی ئەوەی کەوا ئەگەر ئەو جۆرە سیفەتانە دەبینین بزانین کەوا ئەوانە سیفەتی فیرعەونن. خودای گەورە ئەو چیرۆکانەی بۆمان دانەناوە بۆی ئەوەی کەوا شەوان بۆ مناڵەکانمانی بخوێنینەوە و مناڵەکانمان بچن بخەون لەسەر ئەو جۆرە چیرۆکانە بۆ خۆشی بۆ ئەمجێڕینەوە، بەڵکو ئەو چیرۆکانە بەردەوام دەیان بینین ئێمە. بۆیە ئەمەوە بیرهێنانەوەیە کە بۆ ئێمەی موسڵمان کەوا ئەگەر سیفەتەکانی فیرعەون دەبینین ئەو سیفەتانە بەردەوام دووبارە دەبنەوە. بۆیە ئەگەر بڕووینە خزمەتی قورئانی پیرۆز، خودای گەورە دوو سیفەتی فیرعەون باز دەکات لە سوورەتی قیسەس. یەکەم سیفەتی فیرعەون ئەوەیە کەوا خودای گەورە دەفەرمێت إن فرعون علا في الأرض وجعل أهلها شيعا. أو يكم صفتيتي وجعل أهلها شيعا. دوم صفتي أو يكوا يذبح أبناءهم ويستحيي نساءهم. وتا
یەکەم سیفەتی ئەوەیە کەوا خەڵکی بەشبەش دەکرد. خەڵکی بەنو ئیسرائیل لە مەسر فرعون بەشبەشیانی دەکرد، تەفریقەی دەکردە ناویانەوە. دووەم سیفەتیشی ئەوە بوو کەوا مناڵەکانی دەکوشت. خەوێکی بینی فرعون بەهۆی ئەو خەوەوە مناڵە نێرەکانی کوشت، کوڕەکانی دەکوشت، ئافرەتەکانیشی بەجێ دەهێشت. ئەمە دوو سیفەتەکەوا من ئەمڕۆ باسی دەکەم لەم وتارەدا. حەز دەکەم تۆ وەکو مسلمانێک ئەم شتە لە خەیاڵت بێگە دەڕۆیتە دەرەوە کەوا بزانی چەند فرعونی ئاوا هەیە لەم ڕۆژگارەدا لەسەرم عەرزە دەژێن. ئێجا بۆیە تەماشا دەکەین یەکەم سیفەتی فرعون ئەگەر بین باسی کەین، تەماشا دەکەی ئەڵێ ئینە فرعون علا فی الأرض وجعل أهلها شیعا. تەفریقەی دەکردە ناو بنی ئیسرائیل، بەشبەشیانی دەکرد، فتنەی دەکردە ناویانەوە، تیر بوون، وەکو دەزانین هەمویان تیر و هۆز بوون ناو بنی ئیسرائیل، بەردەوام تەفریقەی دەکردە ناویانەوە. بۆیە ئێمەش تەماشا دەکەی بەردەوام ئەو شتانە دووبارە دەبێتەوە ناو کۆمەلگاکانی خۆماندا. تەماشا دەکەی بەعزێ خەڵکێک هەیە بە نیەتێکی خراپەوە، واتە ئەگە تۆ زۆر خەڵک هەیە جاری وا هەیە نیەتەکان نیەتێکی باشن وانە، بەڵام جاری وا هەیە بە نیەتێکی خراپەوە دەچێت مزگەوتێکی تر دروست دەکات بەس تەنانەت لەبەر دژی کۆمەڵێکی خەڵک. یان خەڵکی هەیە دەڵێ من ناچم بۆ مزگەوتە نوێشکەم، ئەوە مزگەوتی ئەلبانیە، ئەوە مزگەوتی بۆسنیە، ئەوە مزگەوتی سوودانیە، ئەوە هی کوردە، ئەوە هی عەرەبە. هەست دەکەی کەوا بەعزە خەڵکێک هەیە بە مەبەستێکەوە ئەو شتە دەکات. ئەگەر ئەو شتت بینی ئەو جۆرە خەڵکانت دینی دەبێ ئاگاداریان کەیتەوەکەوە ئەوە لە سیفەتی فرعونە کەوا خەڵکی فەرق و جیاوازی دەکاتە ناو خەڵک. خەڵک هەیە تەماشا دەکەی جیاوازی دەکات لە ناو ڕەنگەکانە، ئەمە ڕەشە، ئەمە سپیە، ئەمە ڕەنگێکی ترە، لە کاتێکە کەوا هەمومان یەک مرۆڤین. ئەمە باڵای بەرزە، ئەمە باڵای کورتە، ئەمە بە زمانێک قسە دەکات، ئەمە بە زمانێکی تر قسە دەکات، بە شێوەیە لە شێوەکان تەفریقە دەکاتە ناو خەڵکەکەوە، خەڵکەکە دەکاتە پۆل دەیان کاتە بەشبەش. ئەمانەش هەمووی ئەگەڕێتەوە بۆ بۆ سیفەتی فرعون. لە کاتێکا تەماشا دەکەی خودای گەورە لە سوورەتی مؤمنون پێوەرەکەی خودای گەورە چییە لەو دنیادا؟ خودای گەورە دەفەرمێت فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون. فلا أنساب، هیچ نەسەب نییە لە ڕۆژی قیامەت. کەس پێت ناڵێ تۆ نەسەبت چییە، تۆ باوکت چێ بووە، تۆ نەنکت چێ بووە، تۆ عەشیرەتت چێ بووە، تۆ لە چ وڵاتێک ژیاوی. فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون. ئەو پرسیارت لێ ناکرێت. هەمومان دەزانین ئەوەی پرسیارت لێ دەکرێت لەسەر عەمەلی خودی خۆتە. کەس پرسیار لێ ناکات تۆ لە چ مزگەوتێ نوێژت کردووە، ئەمڕۆ هاتووی لە نوێژی جومعەت لە چ مزگەوتێک کردووە. ئەو پرسیارت لەسەر ناکرێت. بۆیە ئەگەر ئێمە ئەو جۆرە خەڵکانەمان بینی ناو کۆمەلگا، یەکەم شت دەبێ نەسیحەتیان کەی، یەکەم شت دەبێ ئاگاداریان کەیتەوە کەوا ئەوە سیفەتێکی زۆر خراپە، کەوا خەڵکی بکەیتە بەشبەش پۆل بەهۆی ئەوەی کەوا جیان کەیتەوە، تەفریقە بکەیت لە بینیانە. بەحقەت مەبەستەکە لێرەش ئەوە نییە کەوا لەبەر پێداویستی تۆ مەسەلەن مزگەوتێکی بچووکت هەیە دەکەیتە دوو مزگەوت، مەکتەبت نییە لێرە مزگەوتێک دەکەیتەوە لەبەر مەکتەبێک. ئەو شتانە بە تایبەتی نیەتێکی باشن و شتێکی زۆر چاکن کەوا بکرێن. ئەوە یەکەم سیفەتی فرعون بووە. دەین تەماشای دۆم سیفەتی فرعونەکەین کەوا خودای گەورە دەفەرمێت لە سوورەتی قیسەس يذبح أبناءهم ويستحيي نساءهم. مناڵەکانی دەکوشت، کوڕەکان ئافرەتەکانیشی بەجێ دەهێشت. تکایە وەرنە پێشەوە تا ئەو برانی پشتەوە گەتوان بێن لە پێش ناو هۆڵەکە نوێشکەن. زۆر جێگای بەتاڵ هەیە لێرە گە بتوانن بێنە پێشەوە. Please move forward if you can. تەماشا دەکەی دووەم سیفەت ئەوەیە کەوا فرعون خەوێکی بینی، لە خەوەکەیدا بۆیان لێکدایەوە، گوتیان پێی کەوا نەفرێک منداڵێک لە دایک دەبێت لە یەکێک لە ساڵە تاکەکانە مصریەکان ساڵی تاک و ساڵی جووتیان دەبێت، کات خۆی کالندەری خۆیان دەبێت. لەو ساڵە تاکەدا یەکێک لە دایک دەبێت کەوا ئەو مەملەکەتی تۆ دەڕوخێنێ. ئەویش ئەمری کرد بەوەی کەوا هەرچ مناڵێک لەو ساڵە تاکەدا لە دایک بێت دەبێت لە ناوی دەی. بۆیە تەماشا دەکەی هەمومان چیرۆکەکەمان خوێندوتەوە کەوا دایکی موسا ئەگەر موسا لە دایک دەبێت دەیکاتە ناو بۆکسێکی بچووکەوە و دەیکاتە ناو ئاوی نیلە و ئاوەکە دەیبا بۆ ماڵی فرعون. بەڵام لە کاتێکدا براکەیەگە لە دایک دەبێت هارون لە ساڵە جووتەکە لە دایک دەبێت کێشەی نابێت بۆ چکاتی قەرارەکەی فرعون ئەو ناگرێتەوە. بۆیە قورئانی پیرۆز پێمان دەڵێت کەوا
ئەوە پیشێک بووە لە پیشەکانی فیرعون بەعزێک لە کتێبە غەیری دینیەکان غەیری قورئان مفەسرینەکان باسی دەکەن دەڵێن نزیکی 7,000 منداڵی کوشتووە بەڵام زۆربەی زانایان باس لەوە دەکەن کەوا منداڵێکی زۆر 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 کوژراوە لەو کاتەدا لە کاتی فیرعوندا لەبەرچی لەبەر ئەوەی جەنابی فیرعون خەونێکی بینیوە بۆیە تەماشا دەکەین پلانی داناوە دوای ئەوەی پلانی دانا پلانەکەی ئەو بکەوە ئەو منداڵانە هەموو بکوژێت بەڵام تەماشا دەکەین پلانی خوش لەم لەوە خوای گەورەش پلانی خۆی دادەنێت پلانی خوا زۆر زۆر ئاسانە وحی دەکا بۆ دایکی موسا دەڵێ مەیکوژە پلانی فیرعونیش چەند قێزوونە چەند ناشرینە ئەو هەموو مناڵەی کوشت بەچی لەبەر خەونێک بۆیە خدای گەورە دەفەرمێت وەیەمکوڕونە وەیەمکوڕ الله والله خەیر الماکرین ئەوان فێڵی خۆیان دەکەن پلانی خۆیان دادەنێن خوداش پلانی خۆی دادەنێت اینجا دەمەوێ بیهێنمەوە بۆ ئەمڕۆ تەماشا دەکەین لە ڕۆژی ئەمڕۆماندا بەهۆی ئەم شەڕانی کەوا دەکرێت بە چای خۆمان دەیبینین هەزارەها منداڵ دەکوژرێت بەچ هۆیەک هیچ هۆیەک نییە ئەو منداڵا گەلەی بپرسی بڵێ بەچی تۆ دەکوژرەی نازانێ بۆچی دەکوژرێت هیچ تاوانێکی نییە ئەگە تەماشا دەکەین بڕۆینە دواوە هەل بۆ سەدەی ڕابردوو ئێمەی کورد زۆر بەمان ئەو شتانەمان بینی منداڵ بە زیندوی دەچۆ ژێرگڵەوە نەشی دەزانی تاوانەکەی چییە ئەگە بڕۆیتە دواوە هەر لە سەدەی ڕابردوو لە حربە عالەمیەکان هەمان شێوە بەزە هەزارەها منداڵ کوژرا ئەو منداڵان نەیانزانی تاوانیان چییە بۆیە تەماشا دەکەی بەردەوام ئەو جۆرە فیرعونانە دووبارە دەبنەوە اینجا ئەم جۆرە فیرعونانە هەمووی ئەمانە فیرعونێکن لە ئاستێکی بەرزن زۆر بە هەزارەها منداڵ دەکوژن بەڵام لە کاتێکدا دەمەوێت ئاگادارتان کەمەوەکەوە فیرعونی بچووکیش هەیە ئەگەر ئەو فیرعونە بچووکانش دەبینین ئێمەی موسڵمان نابێ بێدەنگ بین بەرامبەر بۆ فیرعونە بچووکانش یعنی من هەر لەو بازە لەو ویلایەتانەی کەوا لە ڤرجینیاوە بەرەو سەرەوە دەڕۆی زۆر ویلایەت هەن دەماشا دەکەی کۆمپانیا هەیە پارەی زۆر کۆ دەکەنەوە قانونە چۆتە ناو سیستەمی ویلایەتەکەەوە لە ڤرجینیا ئەوە بۆ نمونە یەکێکە لەو قانونانە لەوانەیە لەم ویلایەتە هەمان شێوە بێ کەوا منداڵ لە تەمەنی 24 هەفتەییدا 25 هەفتەییدا ئەو مناڵە بۆی هەیە ئافرەتەکە بچێ بڵێ وڵا ئەو منداڵی لە ناو زگمدا دەمەوێت بیکوژم نامەوێت بمێنێ نامەوێت ئەو مناڵم ببێت قانونە دەتوانی بیکەی ئەو مناڵە کامل بووە ئەو مناڵە تەمەنی 7 مانگە تقریبا منداڵێک تەمەنی 7 مانگ لە ناو زگی ئافرەت بێ ڕێگات پێ بدەن کەوا ئەو مناڵە بکوژرێ بەڕاستی ئەوە تاوانێکی گەورەیە ئەوە مناڵ کوشتنە ئەوە قەتلە ئێمەی موسڵمان ئەگەر ئەو شتانە دەبینین تەماشا دەکەی بەعزە خەڵکێکی لۆبی دروست دەکەن بۆی کەوا لە دژی ئەو بڕیارە ڕاوەستن و تۆی موسڵمان ڕێگات هەبێ بڕیار دەی و بڕیار نەدەی وەڵاهی تاوانبار دەبی لەسەرەوە ڕێگا دەدەی بۆی کەوا ئەو سیستەمە بڕوات ڕێگا دەدەی بۆی کەوا منداڵێک تاوانی نییە بکوژرێت ئەوانە سێر تەماشا دەکەی فیرعونی سکێڵی بچووکن بۆیە ئێمەی موسڵمان دەبێ وریابینەوە ئەو سیفەتانەی فیرعون دووبارە دەبنەوە ئەگەر بەشتی بچووک بێت بە قانونی بچووک بێت یان بە قانونی گەورە بێت لەسەر ئاستی دەوڵەتەکان بێت اینجا بۆیە دەگەڕینەوە بۆ چیرۆکی موسا و فیرعون تەماشا دەکەی ئەم دوو سیفەتە قێزەونە هەبوو لە ناو فیرعوندا کەوا موسا بینی زانی کەوا ئەو شتە ناتوانێت تەوحیدی خوددا بکات لە ژێر ئەم ئاڵایەوە لە ژێر ئاڵای ئەم فیرعونە کەوا کەسێکە ئیدعای ئەم هەموو سیفەتە ناشریانە بکات بۆیە بڕیاریدا چی بکات بڕیاری کۆچکردنیدا بە تابەتی ئێمە باسی هەموو چیرۆکەکە ناکەین وەکو باسم کرد بەڵام دوایەوە لە ئەخیرەکەی بڕیاری کۆچکردن دەدات بەڵام دوای ئەوەی ئێمە هەموو ئەم سیفەتە ناشرینانی فیرعون دەبینین کەسێکی موسڵمان دادەنیشێت ئەمڕۆت بەرامبەرت دادەنیشێت دەڵێ باشە من پێغەمبەر نیم من پێغەمبەر نیم بەڵام من چۆن بتوانم کەوا بەرامبەر ئەم فیرعونە زلهێزانە بکەومەوە من توانای زمانم نییە من توانای من لە ناو دەسەڵاتی وڵاتدا لەسەرەوە نیم من هیچم پێ ناکرێت بەڵام خدای گەورە وەڵامی ئەو پرسیارەش دەداتەوە هەر لە ناو چیرۆکی فیرعون و موسادا تەماشا دەکەی ئەگەر پێشەوەی
فرعون موسى بچێتە لای فرعون و ئەو نامەیە بگەێنێت بە فرعون تەماشا دەکەی حەزرەتی موسا بەچی دەسی پێ کرد بە دوو شتی زۆر گرنگ دەسی پێ کرد کەوا بە هەمومان دەکرێت هەرچ کەسێک هەرچ تاکێک کەوا بڵێ من مسلمانم ئەو دوو شتەی پێ دەکرێت یەکەمیان دوعا بوو یەکەمیان گە خودای گەورە ئەمری پێ کرد بە خۆی و هارونی برای بڕۆن بۆ لای فرعون و قسە بکەن لەگەڵی و نەسیحەتی کەن یەکەم شت دوعا بوو دەسی پێ کرد ئەو دوعا بەناوبانگەیەکەوە زۆربەمان دەیخوێنین زۆربەی جار دەبینی مامۆستاکانەکە دەچنە سەر پێمبەری پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بەو دوعا دەست پێکەن کەوا دەفەرمێ رەبی اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي زۆربەمان جومان لە دوعایە بووە تەماشاکە یەکەم شت دوعاکردنە ئەبێ یەکەم شت دوعا بکەی بەرامبەر بە خودای گەورە کەوا هیدایەتت دا بۆی کەوا شتێک بگۆڕی چکاتی بەبێ ئەوە هیچت پێ ناکرێت اینجا دوای ئەوە دوعاکە تەواو دەکا پێغەمبەر موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ چی واجعل لي وزيرا من أهلي هارون أخي ونیا هارونی براشی بێ کوتی هارونی براشم بێ بابێتە وەزیر لەگەڵ ما بێت هەتاکو یارمەتیمدا بەڵام ئەلێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە تەماشا دەکەین ئێمە دائیمەن ئەگەر دەچینە دەسەڵات و سەرۆکاتیەک دەگرین هەر شتێک دەگرین دائیمەن هەوڵ دەدەین خەڵکی نزیکی خۆمان بێنین هەتاکو پشتمان بگرێت لەو جێگایە بمێنینەوە بەڵام تەماشاکە پێغەمبەر موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگەر وەزیرێک لە ماڵی خۆی دێنێکەوە براکەیەتی لەبەر چیەتی زۆربەمان ئەوە دەزانین کەوا لەبەر زمانەکەی بووە تاکو یارمەتیدا لە قسەکردن لەگەڵ فرعونە بەڵام شتێک لەوە گرنگتر کەوا پێغەمبەر موسا وەڵامان دەداتەوە دەڵێ چی كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا وتا بكو باسی دەکات دەفەرمێ با هارونی براشم بێ لەگەڵ ما بۆی ئەوە یارمەتیمدا بۆچی كي نسبحك كثيرا بۆی پێکەوە تەسبیحاتی تۆ بکەین بەکۆ باسی دەکا بۆی بەکۆ عیبادەتی تۆ بکەین ئەمە شتێکی زۆر زۆر گرنگمان پێ دەڵێت پێغەمبەر موسا پێمان دەڵێ ئەگەر تۆ ئیستیقامەت کرد لەسەر ڕێگای ڕاست بووی واللهی ئەخیرەکەی هەر پلانی تۆ سەرکەوتووە تۆ وەکو تاکێک ئەگەر دەی نوێژی جەماعەتەکەت دەکەی بە جەماعەت لەگەڵ براو خوشکی موسڵمانتە ئەگەر هەفتەی جارێکیش بێت وەرە بۆ مزگەوت نوێژی جەماعەت کە لەگەڵ خوشک و برا موسڵمانەکانتە بەردەوام پرسیار کە لەو پارە و لەو ڕزقی پیاوی دەکەی بزانە دروی تایە بزانە کێشەی تایە بۆی هەتاکو لەسەر ئەو ڕێگە ڕاستە بمێنیتەوە لەگەڵ جەمعی خەڵکییا کۆکەرەوە بۆی ئەوەی کەوا عیبادەت کەی جەمعی خەڵکی کۆمەکەرەوە بۆی کەوا تەفریقە بکەیتە ناو خەڵکەوە ئەوە شتێکی زۆر گرنگە کەوا ئەمەی موسڵمان زۆربەی جار پێمان وایە بەردەکە زۆر گەورە پێمان هەڵناگیرێت بەڵام واللهی ئەو بەردە زۆر گەورە نییە واللهی ئەو بەردە ئەگەر هاتی بۆ ئێرە نوێژەکەت کرد ئەگەر نوێژی بەیانی پێشت نەکرابێتی ئێرە هەستای بۆ نوێژی بەیانیەکە لەگەڵ ماڵ و خێزانی خۆتا کۆیانت کردەوە نوێژی جەماعەتەکەت کرد بە نوێژی بەیانی واللهی یارمەتیتدا لەسەر ئەوەی کەوا لەو ڕێگە ڕاستە ببینی واللهی ئەخیرەکەی خودای گەورە پلانێکت بۆ دادەنێ بۆی کەوا تۆ سەرکەوتوبی سەرکەوتوبی لەسەر فرعونێکی بچووک بێ یان فرعونێکی گەورەش بێت بۆیە ئەو ڕسمە قێزەونانە دەبینین لە ڕۆژی ئەمڕۆدا ئەو هەموو مناڵانە بە هەزارەها منداڵ دەکوژرێن لەم شەڕانەدا واللهی جاری وا هەیە لە خەفەتی دڵی خۆم پێی پێ دەکەنم چکاتی دەڵێم پلانی خوددا چۆن فرعون ئەو پلانە گەورەی داناوە بەڵام پلانی خوددا سەرکەوتووە لە ئەخیرەکەیدا بۆچی چکاتی ئاگاتان لەیەکەوە چۆن موسا دێنێت لە ناو ماڵی فرعوندا بەخێوی دەکات فرعون خۆی بەخێوی دەکات خۆی بەخێوی دەکا و ئاگاشی لێ نییەکەوە نانی دەداتێ و گەورە دەبێت لە پێش چاوی و ئەخیرەکەی هەر ئەو کەسەشەکەوە فرعون لە ناو دەدات ئەوە پلانی خودای گەورەیە بۆیە پێ دەکەنم بەوەی کەوا ئەم خەڵکانە تەماشا دەکەی پلانیان داناوە 100 ساڵە پلانیان داناو کەوا شتێ بکەن بەڵام پلانی خودای گەورە زۆر زۆر گەورەیە بەس پلانی خودای گەورە نایەتە سەر ڕێگاوە ئەگەر تۆ لەسەر ڕێگا ڕاستەکە نەبی ئەگەر تۆ هەموو دەم ئەڵێ ئیهدینا الصراط المستقیم ئیمانت پێی نەبێ بەو سیراتە ئیمانت پێی نەبێ بەو ڕێگایە واللهی نایەتە دی بۆیە داوا دەکەم لە خودای گەورە یارمەتیماندا ئینشاء الله لەسەر ئەو ڕێگا ڕاستە بێنینەوە داوا دەکەم لە خودای گەورە ئینشاء الله هەرچ پلانێک هەیە کەوا وەکو ئەو فرعونە ئەگە پلانێکی گەورەیان پلانێکی بچووکە خودای گەورە لە ناویدا و ئینشاء الله بەڕەحم و سۆزی خۆی ئەو مناڵانەمان لێ بپارێزێ أقول قولي هذا وأستغفر الله وادعوه وأنتم موقنون بالإجابة
الحمد لله على فضله وإحسانه، والشكر على توفيقه وامتنانه، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، شهادة ننجو بها من النزغات ونعلو بها على الدرجات. إن الله أمر بأمر بدأ به بنفسه، وثنى بملائكة قدسه، وثلث بها من المؤمنين من جنه وإنسه. قال قولا عليما إجلالا لقدر نبينا وتكريما: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. أما بعد، فاتقوا الله تعالى أيها المؤمنون، واعلموا إن تقواه خير زاد للنجاة من عذابه. اللهم اغفر المسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات. اللهم أكرمنا ولا تهنا، زدنا ولا تنقصنا. اللهم لا تدع لنا هما إلا فرجته، ولا ذنبا إلا غفرته، ولا دينا إلا قضيته، ولا مظلوما إلا نصرته، ولا مظلوما إلا نصرته، ولا ظالما إلا قصمته، ولا ظالما إلا قصمته. اللهم طهر قلوبنا وحصن فروجنا واغفر ذنوبنا واستر عيوبنا. عباد الله، إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي، يعظكم لعلكم تذكرون. وأقم الصلاة. الله أكبر الله أكبر، أشهد أن لا إله إلا الله، أشهد أن محمدا رسول الله. حي على الصلاة حي على الفلاح، قد قامت الصلاة قد قامت الصلاة. الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. لا إله إلا الله. استووا 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 سووا صفوفكم واعتدلوا، فإن تسوية الصف من تمام الصلاة. هذا بين المناكب والأقدام. الله أكبر. الحمد لله رب العالمين، الرحمن الرحيم، مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين، اهدنا الصراط المستقيم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. القارعة ما القارعة، وما أدراك ما القارعة. يوم يكون الناس كالفراش المبثوث، وتكون الجبال كالعهن المنفوش. فأما من ثقلت موازينه فهو في عيشة راضية، وأما من خفت موازينه فأمه هاوية، وما أدراك ما هي، نار حامية. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله
الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. أنا اسمتك يا السبي إن شاء الله لصلاح الدين سنتر ساندي سكول ريجستريشن السبي روجي الشماء ساعات يك يورو بو تلباني كوال بوليا كنتا بولي شوار. There is inshallah tomorrow Salahuddin Center Sunday School registration happening tomorrow inshallah here in this masjid at 1 o'clock 1 p.m. for the students from